کاردانەوەی هاوڵاتیان و توێژی جیاجیا لە هەولێر لە مەڕچوونی ستافی حکوومەت بۆ بەردەم پەرلەمان و پرسیار و وەڵامەکانی پەرلەمانتاران و حکوومەتی هەرێم سەبارەت بە چەندین پرسی جیاجیا و بەتایبەتی دۆخی دارایی. من پێم وایە ئەگەر وەڵامەکانیشی بۆ بەشێک لە پەرلەمانتارانی حیزبەکانی خۆیان مقنعبی بەڵام بۆ خەڵکی ناوجادە من زیاتر مەبەستمە نەکرد هیچی مقنعکرد نەبوو هیچی بە هیچ شێوەیەک خەڵک قەنەعەتی بۆوانە نایە خەڵک هەموو لەو سەری گەڕاوەتەوە هەموو ئەو شتان چاکتر دەزانێ خەڵک پێی یعنی بەڕاستی خەڵکیان تووشی ئیحبات کرد خەڵک ئێستا کە چاوەڕێی موژدەبەخشی لە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و هەموو بڵێن دەسەڵاتدار دەکرد کە ژیان بۆ خەڵک بگەڕێنێتەوە موژدەی پێدانی موچەیەک بکە بەڕاستی خەڵک ئەوەی دەوێت خەڵکی خۆمان ینی گەیشتوێتە ئەو ئاستەی کە ژیانی بەتەواوی وەستا بێ هیچ دەرفەتی ژیانکردن ئێستا کە نەماوە تەنیا بەڵگەی ئەویان پێ حکوومەت بۆ میلەت هەوڵ نادا لە ئەما کاتدا حکوومەت سارقات هەوڵ دەدا کاکە حکوومەت چ لۆ بکە قەیرانە حکوومەت بچی معاش دۆزەکە حکوومەت بچی پارەی خەسخانەی دامێکە حکوومەت بچی کڕۆنەکەم کاتەوە ئەخیروا هەموو شتێکی کردیە هەموو شتێکی دابین کردیە هەموو شتێکی لۆ دەکە ئێستا شەقیرانی دارایی لە هەموو دنیاە تۆ لەسەر خەڵک و ئەوەی مزاهرە دروست دەکەی خەڵک مزاهرەی بکە مزاهرێکە لەسەر حکوومەت هیچ شتێک ناکرێت لەسەر ئەوەی کە خەڵک داوای دەکات بەرەوەی شتەکە وایە لە هەموو دنیا وایە ئێستا بەڵام پەرلەمانتارەکان تەشیر زۆر دەکەن و قسە دەکەن قسەیان نەماوە ئێستا هیچ جوامیشە هیچ وەڵامەشیان نییە. سیروان بابان ئەندامی پەرلەمانی هەرێمی کوردستان سەبارەت بەو کوبوونەوەی کە لە نیوان خۆیان وەک پەرلەمانتار و ستافی حکوومەت بەڕێوەچوو وەها دەڵێت. ئێستا لە جاران زیاتر سوورم لەسەر لێپرسینەوە لەبەر ئەوەی لە مەیدانی قسەکردنی وتارەکەی بەڕێز سەرۆکی حکوومەتە ئێمە ئێستاوەمان دەرکە و زیاتر لە قەرزەکانی پێشووترمان کە پێمانەوە 27 ئێستا 28 ملیار قەرزارین ینی بەم چەند ڕۆژە یا بەم چەند ماوەکەمە ملیارێکتر قەرزار بوون ئەرێگەلۆ ئەم قەرزەی ئێمە کەم ناکات کەواتە ئێمە ئەگەر خەڵک لێمان بپرسێ بڵێ ئەم دانیشتنە جێی ئەو دانیشتن ئەگرێتەوە کە ئێمە بەپێی مادەی 60 بۆ لێ بەرساندن کردومانە نەخێر ئەمە جێی ناگرێتەوە بەڵک و زیاتر سوورە بین لەسەرەوە و من پرسیارێکی گرنگی تریشم لا دروستبووی خەڵکیشە ئەو پرسیارەی کە ئایا داهاتی لە دوای چاکسازی کە سەرۆکی حکوومەت باسێکە ئەو هەموو سەکتەرە و خۆی بە زمانی خۆی ئەڵێ پارەیەکی زۆرمان گەڕاندەوە بۆ حکوومەت کوا پارە لە بەشێکی ئەو وتارەی کە مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە نێو پەرلەمان پێشکەشی کرد وەها دەڵێت. هەر لە دوای دەست بەکاربوونمان لێژنەیەکی باڵامان لەلایەن پەیوەنددارەکانی ناو حکوومەت پێکێنا بە ئامادەکردنی پرۆژەی یاسای چاکسازی لە خانانشینی و موچە و دەرماڵە و بەخشین و امتیازاتەکانی دیکە لە هەرێمی کوردستان و ناردنی بۆ پەرلەمانی کوردستان کە دوجار لەلایەن ئێوەوە پەسەند کرا و لە 1/7/2020ەوە یاسای چاکسازی چوەتە بواری جێبەجێکردنەوە. وەک ئاگادارن لە سەرەتای ئەم ساڵەوە بەهۆی بڵاوبوونەوەی پەتای کۆڕۆنا و دابەزینی نرخی نەوت لە بازارەکانی جیهاندا هەرێمی کوردستان وەک هەموو ناوچە وڵاتانی دیکەی جیهان ڕوبەڕووی دۆخێکی سەختی ئابووری بواتەوە. نەناردنیا و بەشە بودجەی کە لەلایەن حکوومەتی فدرالیەوە دەنێردرا بۆ چەند مانگێک دۆخەکەی زیاتر سەختتر کرد. جێی باسە ماوەیەکی زۆرە ژمارەك لە پەرلەمانتارانی پەرلەمانی هەرێمی کوردستان داوای هاتنی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیری دارایی دەکەن بۆ بەردەم پەرلەمان تا بەوەردی باسی دۆخ و ئەو قەیرانانە بکرێت کە بەڕووکی ناوچەکە هاتوون. دوجار ستافی حکوومەت لە نێو پەرلەمانی هەرێمی کوردستان تاوتوێی دۆخی دارایی و چەندین پرسیتری ناوچەکەیان کرد. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر.